شۆخکەمان تەردەست ئاهوی دڵشکار، چەند پیاڵەی مەی مەخموور سەرشار. دەچوە هون قەتڵ عاشق ڕەنگ کردە، دین زاهدان و تاراج بەردە. ئەسیر زەنجیر مشکین کەڵافت، مەحبوس زەمزەم چای زەنج سافت. زامش ناسۆرن لێش مەشۆز و خاو، ڕەمانە دەیێشت سوڵتانەکەی خاو. چون مرغ بسمل نەتۆی خاگهوو، گیانمە دوێنەی کوشتەی بێستوو. ئازیز چێشمە بۆ خەیربەیۆ نەڕێت، بەیوە سەر وەخت کوشتەی نژەوێت. بزانە چەنێ وێش کردن فیدات، مانۆ یا بمرۆ تۆ چێشەم سەڵام. دەم خۆش خەندەخان. بینەرانی خۆشەویست، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان. بەرنامەی ئەم جارەمان لێدوان و قسەکردنە لەسەر ژیان و شیعرەکانی یەکێک لە شاعیرانی ڕۆژهەڵاتی کوردستان، کە یەکێکە لە شاعیر دێرینەکان کە پێش مەولەوی و بێسارانی و وەلی دێوانە شعری بە شێوەزاری گۆران نووسیوە. ئەویش شاعیرێکە لە ناوچەی تەختەی سەر بە شاری سنە ژیاوە، کە ناوی شێخ مستەفای تەختەییە. بۆ قسەکردن و لێدوان لەسەر ژیان و شیعرەکانی ئەم شاعیرە مەزنە، مامۆستا محەممەد ڕەشیدی ئەمینی میوانی بەرنامەکەمانە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفیە ناوە. مامۆستاجان بەخێر هاتی. هەروەها بۆ ئەم بەرنمەیە کامیلیا خان بە ئامێری سنتور بەشداری بەرنامەکەمانەکە بەخێر هاتی. کامیلیا خان بەخێر بێن. بەخێر بێ مامۆستاگیان، گەورەتان کردین. بەخێر بێن مامۆستاجان. ئەم شاعیرە وەکو یەکێکە لە شاعیر دێرینەکان، حەز ئەەکەین سەرەتایەک و کورتەیەک لەبارەی ژیانی ئەم شاعیرەوە شارەزانین و بزانین چێ. شێخ مستەفای تەختە تقریبەن ئەتوانین بڵێن لە بنەماڵەی مەردۆخیانە، هەم مەردۆخیانی ڕۆژهەڵات، هەم مەردۆخیانی دەوروبەنی سرە و قەرەداغ و ئەم ناوانێ. شێخ مستەفا ئەوێتە کوڕی شێخ شەمسدین، کوڕی مەلا گوشایش، کوڕی میر مەردۆخی گەورە کە ئیتر سەر سیلسلەی تەواوی مەردۆخیانی ناوچە ئێران و عێراقە. شێخ مستەفا لە گوندی کەڵاتەرزان یەتە دنیا لە ساڵی 951 هیجری قەمەری، ینی لای خۆمان پێڵێن هیجری قەمەری، ینی 1531 زاینی. 1531 زاینی یەتە دنیاوە لە گوندی کەڵاتەرزان کە باوکی لەوێ ئیمام جمعی و مەلایەکی بەناوبانگەوێ شێخ شەمسدین یەتە دنیا. پاشەوەی کە ئەو گوندە ئەکەوێتە کوێوە، ئەو گوندەش هەر نزیکە لە منتەقەی سنەوە، والە تقریبا نزیکی نگڵ و بینی نگڵ و منتەقەی ئەو جانەوەرە و تاتێت و بە ئەوە ئاوە لەو دەوروبەرە. بە هەر حاڵ شێخ شەمسدین خۆی وەختێک کە مناڵە بێ شێخ مستەفا قاعدەتەن لە لای خۆیەوە فێری دەرسی علومی دینی ئەکا چەندانە لەو هێوانی سەرەتایی دینیە پێ ئەڵێ تانی هەیەتەن ئەکەوێتە حاڵی ئەوەی کەیتر بچێتە ناوی فەقیان و لەملا لەولاوە ئەگەڕێ بۆ مەلای باش کەتا بتوانێت لەکوێ باشتر فێری عیلم بێ. لای هەرما لایە ئەڕواایەنی ئەوە نزیرەگەوێ، ینی ئەو شتانێک کە نووسراوە لەسەر چاوەکانە دراونە دەسیێمە ئەوە نزیرەگە بێ ئەهرێکوێ ئەڕوا تەمامی مەلاکان بەگیری دێنێ ناتوانن جوایی بنەوە. ئەوە نە ئینسانێکی یعنی زانستی ئەو مەلایەنە ئەوی تێر نەکردووە، ئەوی تێر نەکردوێنی ئەوەن گەورە بووە. نیهایەتەن پرسیارەکە ئەڵێ باشە باشترین مەلای ئەمڕۆی جیهانی ئیسلام لەکوێیە؟ ئەوە نێچە زرنگ و زوب دەیژەبێ. ئەڵێن وەڵا یەک نەفرە بە نامی ئیبنی حەجەر وا لە حیجازە، لە تەختە لە کەڵاتەرزان لێ ئەدا ئەچێتە دمێشق، لە دمێشق بە پێیترە وەختە خۆ وەکوستە نابێ، ئەچێتە دمێشق، لە دمێشق ئەچێتە حیجاز،
ماوەیەکی درێژخایەن لە حیجازە لە ابن الحەجەریش خۆی زانایەکی زۆر بەناو واقعا ناوبانگە ئەوانە کە مامۆستان ئەزانن ئیبنی حەجەرکەیە من بکانیە باشتر نەیناسم لە لەحازی علمی عالمیەوە نەیناسم ولێم ئەو مامۆسایانە ئەوانە کە مەسەلەن لە علمی دینیا شارازایان هەیە ئەزانن ئیبنی حەجەر ئیبنی حەجەر من حەزەکەم شتێکی لەسەر بڵێم ناسراوە بۆی ئەڵێ کەسێکی زۆر بێتاقەت بووە باوەڕی بە هیچ شتێ نەبووە تا ڕۆژێک تکە ئاوە بینێ ئەکەوێتە سەر بەردێک کەوتۆتە سەر بەردێک ئەم تکە ئاوە ئەمەngە یاوە لە بەردەکە بەردەکەی کون کردووە ئەڵێ ئەم تکە ئاوە بتوانێت ئەو بەردە کونکە من بۆچی نەتوانم هەرچی معریفە هەیە کۆی لە بەرەوەش ناوانیەوە لە بەرەوە ئیبن الحەجەر بەڵێ بە هەر حاڵ ماوەیەکی توولانی لای ئیبنی حەجەرەوێت تا هەر لەوێ مجەوزی مەلایەتی وەرەگرێ وەختی مجەوزی مەلایەتی وەرەگرێ مستەقیم لێ ئەدایەتەوە بۆ کوردستان ڕۆژهەڵات ئەچێتە ئەو وەختە سنە لە حەسەناوا بێ ینی زمانێکە بێ کە مەقەڕی سنە وجودی نابێ حەسەناوا پایە تەختی ئەردەڵانیەکان ئەبێ ئەچێتەوە ئەوێ لەو وەختە تەختە لەگەلی حەسەناوا فاصلەیەکی زۆر یانیە زۆر نزیکن بە یەک ئەو کەسانە کە لە تەختەوە تێ ئەگەن کە مەلایەکی وینە لە حیجاز و هاتکەسۆ 56 نەفەری ئەڕۆن بۆ حەسەناوا بۆ لای حاکمی ئەوستەر دەمەێژن برا ئەمە ئەم مەلامانە گەرەکە ئەبێ بێ بۆ تەختە ئیتر شێخانی تەختە لە شێخ مستەفاوە دەست پێەکە شێخ مستەفا یەتە تەختە ئەبێ بە بناغی شێخانی تەختە ئیتر ئەوەسە شێخ عەلامە شێخ ئەحمەدی تەختەی و عەلامە شێخ غەفوری دووەم و عەلامە خۆلاسە شێخ نەسیم و شێخ عەبدولقادری مەهاجر و کولەن لە دوای ئەمی لە تەختا پەروەردەیە بن بە هەر حاڵ شێخ مستەفا دوای ئەوە کە لەوێ نیشتەجێ ئەبێ جیا لە کەڵاسی دەرسی فەقیەتی و ئیمامەتی جمعە و ڕانمایی ئەڵێن لە ڕۆژە دەرس دوو کەڵاسی عەمومی بۆ دوو کەڵاسی گشتی هەل لە کەڵاسێکە لانێکەم 100 دانەمەلا دانیشتووە گوێی بۆ قسەیت گرتووە پرسیاریان لێ کردووە ینی ئەوەنە لە بابەتی علمیچۆ لە سەتحێکی سەرا بووە مامۆستایان دواتر یەنە سەرباسی ئەو تکەیەی کە هەشی بووە بەڵام پێمان خۆشە پێشتر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە لە خزمەتیان ئەگەر خاتون هاوکارمان بێ خاتوو کامیلیا فەرموو مەیۆم نەدەروون مەیۆم نەدەروون بۆی بۆ پرۆزێ مەیۆم نەدەروون نەچکردن تاریک پۆشانە بێستون کەم کردن ناڵەی فەرهاد و مەجنون حەوزە دەروونم کەیلەن جەهوناو مەیۆ مەویەرۆ نەچەم چون شەتاو ئارام و تاقەت جەلام کۆچ کردن سپای خەم هۆشم و تاراج بەردەن فامم زەلیلە دەروون زامارن نەیچی ناڵەی نەی ئەم جاروەکارن فیدای پەنجەت بوو مەقامێ وەشتەرس لێ دەرتاڕی شەی دڵبار و ئەولەرس گۆشتە و وەنەوای دڵپەزیرەکەت هۆشتە و وەنەغمەی وەشتەقریرەکەت هیچ خەمێ نازۆ نەدڵدا باقی وەڵ شورۆوەمەی جێی زامان ساقی یەکسەر خەیاڵان پەرێشان جەلام دەست چەرخە چەپ وەز بۆ نەزام دەم خۆش کاک حەمید دەست و پەنجە خۆش خاتون گیان مامۆستاگیان شێخ وەکو شێخێکی تەریقەت ناسراوە و خاوەنی تەکیەکی خۆی بووە جا پێمان خۆشە بۆ بینەرانی قەلەندەرخانە ئەو تەکیە کە ئەو شعرانەشی تێدا پارێزراوە چۆن بووە ئەگەر باسێکی وەشمان وەڵا ئەوەی کە ئەڵێن شێخانی مەردۆخی هەل لە دوای شێخ عەبدولغەفار جریاناتی تەریقەیان وەرگرتووە شێخ عەبدولغەفار ئەوەیە لە دەگا شێخان کە ئەوڵین خانەقای بنەمای مەردۆخیان لەوێدا ئەنێ ئیتر پاش ئەوەی منەوەکانی مەردۆخی ئەکسەریان وەکو شێخ ناسراون
شێخ مستەفایچ کە ئەچێتەوە ئەوێ جیا لە مەسایلی ئینی زۆر تەمەسوکی پێ ئەەکەن ئەمە ئەم زیاتر بە شوێنی مەسایلی علمیە ئەچێت تا مەسایلی تەکیە و خانەقا و ئەم شتانە چونە و عالمێکی بەرجەستە بووە حەزی نەکردووە لە چوارچێوەیەکی شێخایەتیە خۆی قەتیس بکات و خۆی ماندوو بکە زیاتر گەرەکی وە خزمەت بکە بە ملەتی کورد خزمەتی بکە بە و کەسانەکە لە دەور و بەریا هەن و ئەویش بە دەرسدان و بە کلاسی علمی و بە ئەمانە بەڵام تەکی و خانەقایکی بووە حتا یەکێ لەو مریدانەی کە وەختێ مردووە من لە کتێبەکەیشا باسم کردووە ئەو مریدەی وەختی هێتە سەری شعرێکی هەتا شاعرێکیش بووە یێتە سەری قەبرەکەی و بە ناڵە و ئاهودۆیە کۆ ئەڵێ تۆ دەستگیری ئەمە بووی تۆ ڕێمەسایادی نەچێت دیارە وەکو وەلیەک سیر کراوە ئەلعانیش کاکە حەمیدیان ئەلعانیش گومەزی و بارەگاکەی باوەڕکە ڕۆژانی ئەمکانی هەست سەدها نەفەر بچنە ئەوێ بە فاتحەی و زیارەتی ئەکەن ئەو شوێنەی لە دوای 500 ساڵ ئیسەجە گومەز و بارەگاکەی هەیە لە تەختەیە ئاوایە کە بەرقەرارە بڵێ مامۆستاجان ئەچێتە قاڵبی چ جۆرە شاعیرانێکەوە بێگومان ئەم وەکو مێژوو وەکو باسم کرد ئەکەوێتە پێش مەولەوی و بێسارانی و وەلی دێوانەشەوە ئایا پێش ئەویش شاعیران هەبوون کە بێگومان وڵا ئێمە ئەگەر بین شاعرانی ئاینی یارسانی دەرنەزەر بگرین لە زوانی گۆرانە یا دیالیکتی گۆرانە ئێمە ناتوانین بێژین ئەوەڵین شاعرە چون ئێمە ئەو ئاینی یارسانە هەل لە سەدەی دووەمسووەمی هیجریەوە دەست پێکە لە بالولی ماهیۆ دەست پێکە تا بابا ناوسی سەرگەتی و تا خلاصە شاخۆشین و تا تێتە دەورانی پەردیوەر و سلتانی ساق و بالولی ماهی مەبەست ئەو بالولەیە کە لە سەردەمی عەباسیەکان هارونە ڕەشینە بالو لە نابالولی بالولیێژینە لە شێرەکە بەناوی بالول مەشهور دوای ئەوە ئەمانە حل لەو دەورانەوە دەست پێ ئەکری ئەدەبیاتی گۆران تا تێ دەورانی پەردیوەر دەورانی سلتانی ساق لە دەورانی سلتانی ساقی چۆ تا تەقری سەدەی هەشتەمونەوەم هەر ئیدامەی هەیە ئاینی یارسانی ئەمما وەکو ئەدەبیاتی نەوگەرا وەکو ئەدەبیاتێکی کە واقعەن بێژم ئەسیلی کوردی لە ئێمە ئەتوانین شێخ مستەفا وەکو سەرقافڵەیەکی ئەدەبی ئەو دەورانە دایمنین چون واقعەن ئەمەگەر تەواشە شێعرەکانیش بکەن یعنی تەوفیری هەیە فەرقی هەیە لەگەلی ئەوانەی پێش ئەوا بووە حتا ئەو ئەدەبیاتی یارسانە ئەکسەر شێعرەکان لە قاڵبێکی ئاینیایە ئاینێکی یارسانی تر ئەو ئاینە بۆ خۆی بووە ئەمما ئەم یەد ئەسن ئاڵوگۆڕێکی دێنێتە بەسەری شیعرا لەگرە ئەیباتە قاڵبێکی عرفانی ئەیباتە قاڵبێکی فەلسەفی ئەیباتە قاڵبێکی حکمت و بازێ مەسایلی هەیە لە ناوی شێعرەکانیان بەیانیەکە ئەستێرە شناسیە باسی مەسایلی مێژوویە ئەوانەیەنێ لە ناوی شێعرەکە یا بەیان ئەو کە وەکو باسەکرێ وەکو کیمیاگەر و وەکو ئەستێرە هەیە لەعانەکە ئەگەر لازم بێ حتا بعد یەک دوو بەیتی شێعری هەیە لێرە وەختی بەحسەکە ئینسان ئەسەن سەری تڕچڕدا ئەمێنێ کە ئەم ئینسانە واقعەن کیمیاگەر بووە یا چی بووە ئەمی تەواشاکە لێرە ئەڵێ چی مامۆستاگیان ئەگەر خاتون هاوکارمان بێ ئەلبەتە یەک دوو بەیتەکەیتر نازانم فرێرەکەم نییە فرە بیخوێنمەوە چون قەتعی ئیشەڵا ئەڵێ سەرافێ ڕای یار تاگیان بۆ باقی مێڵ و یاری دەورە تۆن ساقی قەترەی نەو شەنجرف تەکلیس تەخۆم تەرکیبە تەسعید فەڕاردەی ئەنجوم پێم دەرتا فائج قەلعەتەن بەرۆ ناسرەی قەلبم و خالص کەرۆ تەواشاکە شەنجرف و تەکلیس و تەخۆم و تەسعید و ئەمانە هەمویان ئاڵوگۆڕەکانی کیمیایی هەمووی کارلێک و هاوشێشی کیمیایی دەقیبغان ئەو شتانە کە ئاڵوگۆڕ لە مەسایلی یعنی مەسایلی جامد ئەکەن ئێمە خۆمانەڵێن جامد ئەکەن بە مایعیج ئەکەن بە گاز یعنی ئەگەر کەسێ باقعەن شارەزایی نەبوێت لەوانە ناتوانین لەناوی شعرێکە ئەمانە بێنێ ئەمە تەنیا مەسەلەن بەشێ لە ئەو شعرانەیە کە لە بابەی مەسایلی کیمیایی و زۆر شتی ئاوایەتیایە لە بابەتی کیمیایی و لە بابەتی مێژووی و لە بابەتی حتا عیرفان و تەسەووف و ئەم شتانە مامۆستاگیان دیارە زۆربەی شاعرە دێرینەکانمان زۆر لە بەرهەمەکانیان یاخود دەستنووسەکانیان فەوتاون ئەبێ بپرسم بەرهەمەکانی شاعر چۆن کۆکراونەتەوە ئایا دەستنووسی هەیە فەوتا بێت یاخود دەستنووسی هەیە هێشتا چاپ نەکرابێت بڵێ وەڵا من ئەم دەستنووسال ئەنەکە خۆی لە کتێبەکە ئالێرە وا لە بەردەستی ئازیزانە
ئەمە دەستنووسی سەیتایاری مامۆستا سەیتایاری هاشمیە بەڵێ ئەوە دەستنووسێکە لە بەریتانیاوە بەڵێ لە کتێبەکە لە کتێبخە بەڵێ هەر لە کتێبەکە هاوردومە بەڵێ ئەمەش دەستنووسی کەشکۆڵی مەحموود پاشای جافە چون من ئەساسەکەم لە دەست ئەمسەر ئەم کەشکۆڵی مەحموود پاشای جافە داناوە وتومە لێرەیشا وتمە لەسەر ئەساسی ئەمە لە پاڵی ئەوەیشا شتانی ترم بووە من بەعیوە هەتا وەکو ڕۆژنامەی ژینی مامۆستا پیرەمێرد مامۆستا پیرەمێرد لە وەختی خۆیان چەندها پارچە شێعری شێخ مستەفای تەرجمە کردوون یعنی بە شێوەی سۆرانی کردوونی بە شێوەی سۆرانیش هەم هەورامیەکەی هێناون هەم سۆرانیەکەش هەتا ئەو برادەرێ هەست تازگی چەند ساڵی لەمەوە پێش دیوانەکەی مامۆستا پیرەمێردی جەماوەری کردو چاپی کردو کاک ئومێداشنا شێرەکانی مامۆساینی هاوردون هەر لەوێ فەرموویەتی شێخ مستەفای تەختەیە هەم سۆرانیەکان هەم هەورامەکەی هاوردونی ئەمە من ئەعتقاد و باوەڕم لەسەر ئەوە نییە شێخ مستەفای تەختە تەنها ئەمە شێعری بووە کەسێ ئەوەن قەوی بێ لە ئەدەبیاتە کەسێ وەکو سەرقافڵی ئەدەبیاتی کوردی بناسرێت من باوەڕم لەسەر ئەوە نیە تەنیا ئەمە هەیە من ئیتمینانم هەیە ڕۆژێ بێتە پێشەوە کە شێعری مامۆستا شێخ مستەفای تەختە حتا لە ئەکسەری شاعرانی کوردمان زیاتر بکەوێتە بەردەست و بکەوێتە ناوی ئەدەبیاتی کوردی بەڵێ مامۆستا دوای چاپکردنی ئەم دیوانە هیچ شتێکی تر دەست نەکەوتووە دەربارەی وەڵام من نەوەڵا چونەمە تازەگی چاپم کردووە هەر ئەم ساڵی گوزەشتە لە کورسانی ڕۆژهەڵات لەوێ چاپم کرد لە تەختە ڕوونماییمان لە کرد مامۆستا ئەیۆب ڕۆستەم کە تەشریفی هاورد بۆ پاوە چاوی کەو بە کتێبەکە کە چاپکراوەتی وەڵام منیش حازرم لەودی و چاپی بکەم هاوردی لە مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان ناو بە هاوکاری جەماعەتی لە برادەران بەتایبەت کاک شێخ دلێری ئەوانیش هەر لە بنەماڵی مەردۆخیانن ئەرکی پوینەکەی گرتووە گردن ئەرکی چاپەکەی و لێرە لە سلێمانی چاپیان کرد و ڕوونماییشیان کردووە بە هەر حاڵ مامۆستاوتی من ئەمە هەرگیز نایخەمە بازار ئەیدەم بە مەراکزە عیلمیەکان چون ئەمە وەکو بناغی ئەدەبی کوردی تەواشا ئەکرێ وەک ئەوە تەواشا ئەکرێ بکرێتەوە ئەمە یەکشت من حەزەکەم لە گرای تقریبەن ئینێ باسکەم هەندێ لەو بەڕێزانە هاتوون ئیرادیان گرتووە لەمەکە ئەم شێخ مستەفا ئەو شێخ مستەفای تەختە نییە ینی جەماعەتی هاتوون هەتا برادێکی ئاشنای خۆمان وتارێکی نووسی و قبلە منیش نەمزانی هەتا وتارەکەی ئەوە وتارەکە گەیش دەسم بێناو نیشان و لێرەدا باسم لەسەر کردووە کە برادێ وتوویەتی ئەم شێعرێنی ئەم شێرانێنی شێخ مستەفای فەراقین کە مامۆستا عەلی باپیراغا عەلی کەماڵ باپیراغا هاتووە ئەرێ بە نەزەرم مامۆستا ئەرێ عەلی کەماڵ باپیر لە کتێبی دەستەی شعرای کتێبی شاعرانی بێناو نیشانە ئەڵێ لەوێ شعرێکی ئەم شێخ مستەفایە هاوردووە وەختێک کە من ڕوویم کتێبەکەم هاورد چی ئەو شعرەی هاوردووە مامۆستا کەماڵ عەلی کەماڵ ئەو شعرەی هاوردووە کە خودی مامۆستا پیرەمێرد دۆرەی گێڕاوەتەوە هاوردوێتی ئەویش خۆی مامۆستا فەرمیێتینی شێخ مستەفای تەختێ ئەمما لەوێ ئەو کردوێتی بە ناوی شێخ مستەفای فەراقی وتوی ئەم شێخ مستەفای فەراقیە شێعری فارسی زۆرە ئەمما لە کوردیا تەنیا ئەم شێعرە سۆرانی هەیە دەرسوورەتی ئەو شێعرێشی هەر ئەوەیە کە لە هەورامیەکەیشە هەیە و مامۆستا پیرەمێردی جۆری گێڕاوەتەوە ئەمە هەیە ئەگەر خەندەخان شعرێکمان بۆ بخوێنێتەوە بە خۆشحاڵیەوە خاتو کامیلیا فەرموو زەمزەمەی تەوحید زەمزەمەی تەوحید دەروون سەد تەرزەن زایەڵە یادۆز نەسینەم بەرزەن ئامادەی تەزهیب لە بئوسوڵم سەرگەردان بیەن ڕەد و قەبوڵم هۆشم هەر نەفەکر ئەسڵ سفاتەن چەمەڕای زەهور تەجەلای زاتەن لەو حدڵ جەغەیر کەردەنەم سادە پەرێ سەیرە دۆز بیەن ئامادە بەڵکەم ڕای نەجات پێم بدۆ نیشان بەرشۆ نەهەڵەت گەردەنەی خزلان
دەم خۆشخان دەخەن مامۆستاجیان پرسیارێکتر بێگومان لەو سەردەما زۆر هەموو شاعیرەکانی ئەم ناوچەیە بە شێوەزاری گۆران شعریان نووسیوە تەنانەت هەموو ئەم ناوچانەی کە ئیسە پێڵێن ناوچەی سۆرانیا هەموو ناوچەکانی موکریان و گەرمیانی خۆشمان من یەکێک لەوانی کە باس کراوەڵێ 360 گوند لە ناوچەی گەرمیانی کوردستانی ئێمە بە زاراوەی شێوەزاری گۆران قسەیان کرد یعنی ئەم شێوەزارە زۆر بڵاو بۆتەوە لەبەر ئەوە ئێمە ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندمان لە بواری شعری گۆرانایە توانم بڵێم دەوڵەمەندترین ئەرشیفەکە هەمانە بەڵام زۆر لەم ئەرشیفە ئیستا پشت گوێخراوە من نازام ڕام وایە ئایا پێچکردنەوەی شێوەزمانی کوردی لە شێوەزمانی گۆرانەوە بۆ موکریان یا ئەمریکا پێی ئەڵێن سۆران کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو شعرانە زیاتر پشت گوێخرێت وەڵا بێکاریگەری نەبووە کاکە حەمید ڕاستی هەر ئەوەی کە جەنابە دەفەرمی منە لەعنەکە خۆم بەم کەم دەسەڵاتی خۆمە هەر بۆ مەسلەی ئارشیڤەکە خەینەکەی ئەلئان نزیک بە 200 جلد من کتێبی دەستنووسی ئەدەبی گۆرانم لایە جەماوەریم کردویتر لەم لەو بەم ئینی خۆمەوە یعنی بیرمان نەچێت لەو سەردەما بەس بە شێوەزمانی گۆران و کرمانج وا بووە منەلعان لە خانەقینە من شاعرم دەستکەوتووە لە خانەقینە لە تورکیەوە شعری وەرگێڕاوەتەوە سەری کوردی ئەڵێ گۆرانی گفتار نەخانەقینجێ ینی بە شێوەی گۆرانی من ئەم شتمە وەرگێڕاوەتەوە کە من لە دەکەم بیخوێنێتەوە لە تورکیەوە ئەمە هەیە دوایەوە قاعدەتەن وەختێک کە ئەدەبیاتی کوردی ئاڵوگۆڕی بەسەرا هاتی لە دەورانی مامۆستا نالی و مامۆستا سالم و سێکوچکەی بابان و ئەوانە ئەو ئاڵوگۆڕە پێشات حتا زۆربەی ئەوانەی کە بە شێوەی گۆران یا بە شێوەی هەورامی خەریکون کاریان ئەکرد لەسەر ئەدەبیات ئەوانیش دواکەوتوی ئەو ئەدەبیاتە بوو هەتا من خۆم مەسەلەن وام لە ناوچەی هەورامانە ئیسە ناوچەی هەورامان زیاتری شعرەکانم بە شێوەی سۆرانین هەر ئەوەی کە جارزار گڕووگاڵی ئەەکەم ئەگەر خەریک بەم شتێ بنووسم بە شێوەی سۆرانی ئەینویسم ئەوەیە مقدارێک کەم ڕنگ بووەتەوە ئەدەبیاتی گۆران ئەدەبیاتی هەورامی کەم ڕنگ بووەتەوە ئەمما خۆم لەم ئەخیرا جەماعەتێ زەحمەتیان کێشاوە جەماعەتی خەریکن کاری لەسەر ئەکەن کە دووبارە هەڵگەڕێتەوە بۆ بڵێ ینی ئەم ئەو ئاسەوارانە و ئەو پاژماوە شعریانە زیینگو بکرێتەوە و کۆ بکرێتەوە چونکە بەڕاستی شعری زۆر بە نرخیتیە و شاعرانی زۆر گەورە هەیە لەو بوارە مامۆستاگیان کێ بوون ئەو شاعرانەی لەسەر دەستی شێخ مستەفا پەروەردەبوون باوەڕ بکە خەندە خانم ئەگەر بڵێم زۆربەی ئەو شاعرە بەناوبانگانەی لە کوردستانی ڕۆژهەڵاتە کە بە عنوانی شاعرانی بەرجەسن ئەگەر تەواشای ئەدەبیەکانەکەی کتێبەکان بکەی وەختی تەواشاکەی هیچ کامیان نییە بنەیتوانی وێت لە شێخ مستەفا لەسەر سفرەی شێخ مستەفا کەڵکی وەرنەگرتوێ مەسەلەن یەکێ وەکو مەولەوی ئیتر بۆ عەزەمەتی خۆیۆ بۆ عەزەمەتی خۆیۆ غێرەز ئەوەی کە خۆی لە شعرەکانی استفادەی کردووە زۆرێ لە نووسەرانیشمان بەداخەوە زۆرێ لە نووسەرانیشمان شعرەکانی مامۆستا شێخ مستەفایان بە ناوی مەولەویۆ چاپ کردوون یعنی ئەوە نزیکن شعرەکانی لە مەولەویەوە بە ئیشتبا هەڵیان کردووە و وایە نەزانینی مەولەوین حتا مەسەلەن کەشکۆڵی مەحبوب پاشای جاف یەکێ وەکو مامۆستا مدەرز لە بەردەستیا بووە یعنی مامۆستا مدەرز ئەو کەشکۆڵەی لە بەردەسا بووە زانیویە ئەمەی هی مەولەوینین بەڵام کەسانی پاش ئەو نەیان زانیوە وەکو ئەو شارەزان نەبوون نەیان زانیوە مەسەلەی شێعرەکانیان داون کەسانێتری وەکو خانای قوبادی وەکو میرزا شەفیعی کولیایی وەکو حتا بێسارانی ئەمانە کەڵکیان گرتووە لە شێخ مستەفای تەختە کە عەزەمەتی واقع ئەدەبیاتی گۆران بەڵێ مامۆستا دوا پرسیاری بەرنامەکەمان ئەوەیە کە ئایا لە بنەماڵەکەی خۆی ئەوانەی کە لە دوای خۆیەوە هاتون لەنەوەی خۆی کەسی تر هەیە وەکو شاعیران و زانایانی ئاینی بەڵێ زۆر ئەرەوەڵا حتا یەکی کوڕی خۆی کە شێ ئەحمەی تەختەیە شێ ئەحمەی عەلامەی تەختەیی پێڵێن ئەو خۆی شاعر بووە دوای ئەوە شێخ نەسیمی تەختەیی ئەوی شەر شاعر بوو هاتوو لە خورماڵی چاشعری وتووە دوای ئەوە فەخرولعولەما ئیتر فەخرولعولەما خۆی حەیران زنارم بەستن ئەو شعرە مەشهوریە ئینی فەخرولعولەمای هەر لە بنەماڵەی ئەوە زۆری تر لەوێ لەم بنەماڵەیە هەڵکەوتون شاعری باشیان لێ هەڵکەوتووە منیشەڵا بتوانم ئەوانەیش زیندووکەمەوە خەریک بەلعان هیوادارین ئەوەش بە سەربەتێک بۆ ئەدەبی کوردی خۆش بە مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە لە ڕۆژهەڵات
وڵاتەوە تەشریفتان هێناوە زۆر زۆر مەمنون دووبارە بەخێر هاتنتانەکەین و بەخێر بن سەر چاومان زۆر سپاسی خات و کامیلیا ئەەکەم دەست و پەنجەگ و خۆش بەخێر هاتی دەستا خۆش بێ مش دەست خۆشانەتان لەکەن بۆ ئەم بەرنامانە بۆ ئەم کارانە ئیشەڵا بتوانین ئێمەش هەر لەودی و کەڵ بگرین لە بەڵێنامەی قەڵەندەرخانە بەڕاستی ئەمە خۆمان پێمان خۆشە و هەمیشە وای پەیجۆری ژێنوی کەکەی ئەم بەرنامە بیرێت تەواشای بکەین ئیشەڵا زۆر سپاسی ئەو ستایشەی ئێوەکەین ئەوەش دەبێ بە هەندێک بۆ ئەوەی کە کارەکانی ئێمە جوانتر بێ بێگومان زۆر سپاس بۆ هاوکارم کاک حەمیدیش ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی شاعر کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان دێنین زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون فەرموون زەنبور خەیاڵ وێڵم نەکاوان مەجێڵۆ نەپای گۆلان شەتاوان تاڵب گوڵێن وەفاش نەوە کەم کێشۆ جەوهەرش وعەمیق دەم بارۆ پەیدەوای زەعف عەقیدە ڕۆشن کەرەوە بینایی دیدە تا ڕێگەی تەشکیک ئاشکارا بوو دڵ وە نورە زاد باری دارا بوو پەردەی دووبینی لا بەرۆ جەبەین جەلاد و سەفحەی ڕووی ئاینەی زەین هەریۆ بۆ بەڵەت وەیانەی زەمیر جە وەختە تەنگدا یۆ بۆ وە دەستگیر پەل نەکۆ وەلای ساحب شوهرەتێ نەوارۆ نەچەم هەر ڕۆیی شەتێ وە جستوجی وێم بێیاری کەسێ پەیدا بکەرۆ ساحب نەفەسێ وە یەکسیری مەیل بێخۆف و بێبیم مسل وجودم بکەرۆ وەسیم منی چونیاران پاک بۆ تینەتم مەقبوڵ بۆ جەلای یاری نیەتم نەنویسام نەجەم نامە سیاوان ببەخشان پەنەم هەرچێم بوو تاوان